بێگومان گۆڕانکاریشی گەورە لە پاسپۆرتی عێراقیا دروستە بێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا. هۆکاری گۆڕینەکەەوە ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵی یەکەم سەرانسەری وڵاتانی جیهان پێویستە لە ماوەیەک دو ساڵی داهاتووە پاسپۆرتی ئاسایی نەیەڵەن هەموو بێ پاسپۆرتیشی ئەلکترۆنی. خاڵی دووەم ئەم پاسپۆرتی ئێستا پاسپۆرتی عێراقی قابلە بەوەی بە ئاسانی تەزویر بکرێ بەوەی کەوا پڕی زانیاریەکان ئەتوانی کۆپی ملەوەنکەیت و لێی بدەیتەوە و بە ئاسانی تەزویرەکرێت. خاڵی سێەم هۆکار ئەوەیە کەوا ئەم پاسپۆرتە ئێستا کە بەکارێنێ لە گیرفانی شۆفێرەکاندا ئەوانەی شۆفێری بار هەڵگرن یا لە وەرزی هاویندا کە لە گیرفان تا بێت بە هۆکاری شێ عێراقەوە لە گیرفان تا تێکەچێت یا کە لە ماڵەوە داینی لەسەر ڕەفەیەک شەی زستان تێشێدا ڕاستە تۆ دادناوە پاراستوتە لەسەر ڕەفەیەک یا لەسەر مێزێک بەڵام بۆ خۆی تێکەچێ. بۆیە ئەم پاسپۆرتی ئێستا کوالیتێکی زۆر خراپە ئەو عێراق بڕیاری داواکە بیگۆڕێەوە پاسپۆرتی ئەلکترۆنی کە زۆر جیاوازی هەیە. جیاوازەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا پاسپۆرتە نوێەکە پاسپۆرت ئەلکترۆنەکە دیزاینەکەی لە دوو شوێن وەرگیراوە. یەکێکی وڵاتانی ئەوروپای باکوور کەوا پڕی یەکەمی پڕی زانیارەکەی لێەوە وەرگیراوە بۆی کە چیپی تایە پەنجەمۆری چاوی تایە بەسمەی چاوی تایە هەروەها زانیاریەکان بە لێزەر هەڵکەنراوە وێنەکەی سەری بە لێزەر هەڵکەنراوە و لەسەر وەرەقەیەکی پەڕەیەکی کاربۆنی ڕقە کە ئیتر بە عێراق تێک ناچێت و قابل بە تەزویرکردن نییە.